کاک دکتۆر ئەزانی یەک شتت پێ بڵێم هەمیشە ئەبینین ئەبیستین سوۆشیال میدیا بۆ بە بەشێک لە ژیانمان هەمیشە من ئیشم لەسەرەوە کردو وان بیر کردوێتەوە کە ئەگەر خۆم تیاچم ئاساییە بەس ناڵەکانم پێکەوە تیانەچێ ئەگەر بگەڕێمەوە سەرەتا بات لەواکە کە من خۆشم ناوێ مناڵەکانم خۆش ناوێ لەسەر ئەساسی خۆشویستنەکەیە کە من ئەمەوێ خۆم بە تەنها بم نەک هەموو پێکەوە تیارچین لەسەر ئەساسی حادیسەیە ینی ئەو ڕووداوانەیە کە ڕۆژانە بەرچاومان یا بەرگوێمانەکەوێت کە لە فڵان جێگە لە فڵان شوێن لەوێ لێرە حادیسە بوو هەموو پێکەوە تیاچوون لەبەرەوە من هەمیشە دڵم ئەڵێ پێکەوە ئەگەر بێت و بڕۆن توش حادیسە تۆ ترس لەوە هەیە کە هەمووتان لەناو بچن کاک دکتۆر بە تاکید ئەکرێت وەک چۆن لە بیدایەتەوە باسیەوەی کە من 35 دەفتەرم هەیە من شپێڵم زیاترم هەیە لەوە نەک 35 دەفتەر ئەگەر من هەمومان پێکەوە تیابچین ئەبێ 35 دەفتەرە بۆ کێ بێ هەرمانەی واڵێ لە خۆشەویستی ئەوەی باوکە جان ئەنجا ئەگەر ئەو نەخەمێتی و کە تووشی کێشابێ خۆی بۆچی سەفەرەکە ئەی بۆچی بیر لە ئێمە ناکاتەوە خۆی بمرێ ئێمە چیمان لێ خۆ سەرۆت و سامانەکەشی بۆ ئێمە نییە ئێ باشڵێ ئەوی خۆی ڕواڵی خوا نەخواستەکە تۆ شتێکی لێ هاو من دڵم وان ناڵێ کاک دکتۆر ئەکرێت خۆم ئاساییە یعنی تەنها کەسێک کە ئەڕات تیاچێ بەڵام ئەوەی ئەمێنێتەوە دوو مناڵ و ژنێک ئەوەی کە هەمە بابە و دوو مناڵ و ژنە بمێنێتەوە و ئەگەر بێت و هەر چوارمان پێکەوە تیابچین ئەی پارەکە بۆکی یەکەم جەنابێ دەزانیت چی خوا ئیرادەی لەسەر نەبێ نابێت وایە ئەمە یەک دووەم ئەگەر ئەم بیرکردنەوەی تۆ ڕاست بواە ئەبواە هیچ کەسێک سەفەری لەگەڵ خێزان و ماڵ مناڵی خۆی نەکردایە ئەی دەبڕۆ ڕۆژانە بچۆ بۆ فڕۆکەخانەکان بڕۆ بۆ شوێن نێوانی گەشت و گوزارەکان بزانە خێزان هەر هەمویان ژن و مێرد و مناڵەکانیان لەوانەی خەسوو خەزوریشان هەمووی بەیەکەون قەت ئەوەش ڕێکەوت نەبوو هەرمیان بەجارێ بمرن ئەم بیرکردنەوەی براکەم یعنی بیرکردنەوەیەکی دروست نییە اینجا خۆگەر خوا نەخواستە دوور بێ و ڕۆژە ئەگەر وا ڕێکەوت بێ هەمووتان بە ڕۆژێ کۆچی دوایی بکەن اینجا خۆ تۆ سەفەرێکی دۆ ناو تارەکەیان لە ماڵەوەی خۆ چەند جار خەڵکەیە بە حادسەی ئاگرەکەوێتەوانێ لە ماڵی خۆیان جڵتە لەبەرەوە نازانم ئەم بیرکردنەوەی کەسێکی تێگەیشتو نییە هی کەسێک نییە لەم سەردەمەیە بژی بەڵامی تر خۆ هەندێشتی شێ دەسەڵات نییە ئەوە عیلاقەی بە مێشکی تۆ بیرکردنەوە تێگەیشتنی تۆوە هەیە خاتونجان ئەوەی سا ئاوە بیرەکاتەوانێ ئەڵێ من لە ترسی ئەوەی ئەمان شتێکیان لێبێ ئەگەر خوا نەخواستە شتێکیشم لێ هاو پارەکان مێنێت تەوانێ ئەوە کە دڵی زیاتر خۆشکردی 35 دەفتەری نییە زیاتریشی هەیە یەخوا چی و هەیە براکەم هەڵاڵی خۆ بێ و ڕسقی خۆتەوەی ترخوایەوێتی ئەڵێ بۆ خزم و کەس و شتی وابێ بۆ کەس نامێنێتە بۆ تاگەم بەڵام ئەگەر ئێوەی لەگەڵا بن ئەوە ئەو کاتە و گەر خۆی بە تەنیا بێ بۆ ئێوامێنێتەوە ئەڵێ من هیچ یەشەم نییە ئەو ڕەنجەی یامەوە ئەو حرەقەی ڕشتومەوە ئەوەی لە مناڵێەوە بە چنگەکڕێ پێیان کردووە بۆ خێزانەکەم بۆ مناڵەکانمە بێ بەڵام ئەڵێ ئەگەر ئەوانم لەگەڵا بن تووشی ڕووداوێکی کارەساتیە ببین ئەوە بیرکردنەوەی ئەو کاتە هەرچی پێیان کردووە تا من خۆیەوە وەرەسا ڕوا بۆ چۆ بۆ برازا و ئامۆزا و پورزا و خاڵۆزا و چوزان میمگزاوە ڕوا بۆجە ئەمە بیرکردنەوەی ئەوە جا بەم حسابێ ئەم بێ هەرە بێ لە ماڵەوە دانیشین سجن بین بۆ هیچ شوێنێ نەچین خۆ ئەمە نە ڕۆژە نە مانگە نە ساڵە هەتا ئێمە بێ هەر بەم شێوەیە بژین ئەو پارەکانی هەر بۆ خۆی ئێستا گرنگیم پێ با من کە مردم پارەیەوەم بۆ چییە لەوە چێ من پێشەو بمرم خۆ شەرت ئەوە نییە بەسم خەیاڵ و هینە حەیاڵی تۆ لە کوێ هاتووە ئەمە براکەم باشە کاک دکتۆر بپرسە لە چی کەمە سیارە خانوو خۆشگوزەرانی هەموو شتێکم بۆ دابین کردو ینی تێناگەم ئەوەی کە ئێڵێ سەر تاپای قسەکانی من بە دوور لە ڕاستیە بینم هیچ شتێکی تیان نییە یعنی هەموو شتێکیش بۆ دابین کردووە لە ماڵە بەتەکید کچی بن تۆ سیارە و هەیە خانوو هەیە زێڕێ هەیە نازامیترەوەی کە باسیەکە دەیەک دوو دانیشتنی پێشوا بە زۆر شتی باس کرد
بەس تۆ خۆ ناتوانانی بە سیارەی خۆ بچی بۆ سەیران بڕۆی بۆ گەڕان ئەو لە ئەوروپایە من ناڵە من تەژیای خێزان ناکەم بە زیمێر دەکەیەوە بەس پێ بڵێ من هەتا سەر چنارە چمەوە تا ئەزمەڕە چم با لەگەڵ دایک و باوکمە با بڕۆینە تاوەکو و گەلی عەلی بەگو شەقڵا و نازانم چی ئەگەر ئەمە بکەی ڕازی نابێت اینجا من سیارم بۆچێ کە خۆی نەیە لەگەڵ ما گرنگیمان پێ نەدا و تۆزێ دڵخۆشمان نەکا من ئەو سیارە و ماڵ و ئاڵتونم بۆچێ خۆشبەختی بەوانەیە بەسە هەست ناکەی خوشکی من ئەمە لە ڕەزیلیەوە نەبێت چە من لە پێششی بەرنامەکەیە بۆ بینەرانم باس کردی ێشتا نەهاتبوون ڕەزیلی زۆر جۆری هەیە ئەو پارەی هەیەی سەرفی ناکات خۆی ڕەزیل قوچۆکیان چی ینی هەیەی هەرکۆیە کاتەوانێ جاری وایە بۆ خۆشی نابێت جەڵتەیە لێ یا و لە ناو بۆری دەبڵ و مەبڵ و ئەشیایە بەجێمێنێ و مشکەی خوات و یا لە کونێکە ئەی شارێتەوە کەس بۆی نادۆزێ بە سەدفە بە هەر حاڵ بەڵام ئەم من بە چییە ئەڵێم عیلاقەی بە ڕەزیلیەوە نییە یەکی ڕەزیل بێ وڵی سیارە بۆ ژنی خۆی ناکڕێکچی من یەکی ڕەزیل بێ ئەم هەموو زێڕەی بۆ ناکڕێ یەکی ڕەزیل بێ خانووی بۆ ناکڕێوی کا بە ناویەوە ینی کۆمەڵی شتی کە بۆ باسکەی دین و جەنابێ جارەکەی پێشوو تاکیدە لێ کردەوە هەموو ئەمانە بەڵگن کەم پیاوە ڕەزیل نییە ئەمەی ئەم من وا هەستەکەم بە تێگەیشتنی خۆم و لە ئەنجامی ئەو دوو سێدانیشتەی کە دانیشتین تووشی فۆبیا بووە فۆبیا چیە کاک دکتۆر فۆبیا چێ بۆ ڕوونەکەم وەکچی من فۆبیا ترسێکی نائاساییە ئێمە ترسمان هەیە طبیعیە ترسی سروشتی پێڵێن هەموو کەس لێ ترسێ ئێستا ئێمە کارەبایە لەوێری کە تۆزە عەقڵی هەبێت دەست بۆ کارەباکە نابچکە ئیگرێ ئەوە لەوێ ئاوێک کێل یەت زۆر بەقووەتە و قوڵە و شوێنەکە و من مەلە نازانم و قووەتی ئەوەم نییە لی دوورەکەەوە ترسم لی ئاژەڵێکی دڕندە هەیە زانم پەلامار مالی نزیک نام ئەمانە فۆبیای پێناڵێن ئەمانە ترسی سروشتی پێڵێن هەمومان لێ ترسێن بەڵام هەندێک ترسەیە هەندێک کەس تووشە بن هەموو کەس نا لە شتێگە ترسێک هەموو کەس لێ ناترسێ مەسەن لە شوێنی تاریکە ترسێ ئەی خەڵکەی بخۆی حەزەکە شوێنەکەی تاریک بێت پاڵی لێهاتەوە لێخەوێت هەموو کەس لە شوێنی تاریک ناترسێ هەیە لە شوێنی قەرەباڵغە ترسێ بەس شوێنی قەرەباڵغی بێت تۆقی ناچێتەوە هەیە لە شوێنی تەسکە ترسێت هەیە لە شوێنی بەرزە ترسێت هەیە ناوێت سواری تیارە بێ فڕۆکە بێت فۆبیای هەیە ناتوانێت سواری با بڵێن پاپۆڕ و بەلەم ئەم شتانە بێ هەیە بە سیارەدا هەر یەکە و شتێکی هەیە باوکە گیان ئەمیش تووشی ئەم واهیمەیە بووە کە سەرچاوەکەی ئەگەڕێتەوانێ ئەکید بزانە بۆ بیرکردنەوەی غەڵەتی بزانە تەجروبەیەکی هەبووە خەڵک بۆی باس کردووە ئێستا تۆقیوە لەوەی ئەگەر ئێوە لەگەڵی سەفەر بکەن ئەمرن هەمووتان ئەو بیر و بۆچوونە بیر و بۆچوونێکی منطقی نییە تۆ شتێک ناوێری سەفەر بکەیە تۆقیت بەڵام خۆت سەفەرەکەی ئەڵێ ینی فکرەکە لەسەر خۆ تەطبیق ناکەی ئەڵێ من وا سەفەرم کرد وا ڕۆشتیشم وا لە ناویش چووم لەوانەیە بڵێ هەموو شت بەدەست خوایە بۆ خۆت ئەوە خێزانەکەم و مناڵەکانە مێنێتەوە هەچی پارەی هەمە ئەم چەند دەفتەرەی هەمە بوو ئەوان بەڵام ئەوانم لەگەڵا بن نەوەڵا هەمومان نەمرین ینی ئەمە بیر و باوەڕی نامنطقیە داوە ئەستان تۆ علم غەیب بپێنێ براکەم بەس خوای گەورە علم غەیبی پێیە چێ لە ئێمە ئەزانێ 5 دقەیتە چیە بێ نەک سەفەرێ بکەم لەگەڵ یا بڕۆم باشە بۆ تاقی ناکەیتەوە بۆ سەفەرێ ناکەی بڕۆ بۆ وڵاتێکی نزیکی زۆر دوورنا بزانە هیچ ڕۆیە بۆ ئەوی بۆ پوچەڵکردنەوەی ئەو فکرەی کە لە ناو مێشتایە